دیارە کەسێکی داعش بە ناسنامەی ساختە هاتوتە هەرێمی کوردستان لە سنووری مەیدان لە گوندی ئاوبارە سەر بە شارۆچکەی دەربەندیخان نیشتەجێ بووە. پاش دەستکەوتنی زانیاری لایەن هێزەکانمانەوە توانراوە تۆمەتبارە دەستگیر بکرێت. تۆمەتبارەکە بە پێی مادەی 2 تیرۆر لە یاسای بە مادەی 2 تیرۆر لەسەر بڕاری بەڕێز دادۆری لێکۆڵینەوە ڕاگیراوە. ئەم تۆمەتبارە لە لێکۆڵینەوەی سەرەتاییدا پەیوەندی دانی بۆ داناوە کە پەیوەندی بە ڕێکخراوە تیرۆریستەکانەوە هەبووە. لە ساڵی 2005ەوە پەیوەندی بە قاعیدەوە هەبووە، بەشداری چەندین کردەوەی تیرۆریستی کردووە. لە یەکێک لە کردەوە تیرۆریستەکاندا لە سنووری شارەبان چاوێکی لەدەست داوە. دواتر لەلایەن هێزی هاوپەیمانان و سوپای عێراقەوە ڕاوەدوونراوە. لە ساڵی 2014 پەیوەندی بە ڕێکخراوی تیرۆریستی داعشەوە کردووە، بۆ ماوەیەک لە سنووری حەمرین بووە. دواتر ڕۆیشتۆتە مووسڵ، بۆ ماوەی ساڵێک لە سنووری مووسڵ ماوەتەوە. پاش لەگەڵ ڕێکخراوە تیرۆریستیدا ڕۆیشتۆتە سووریا. پاش پرۆسەی ئازادی و ڕزگارکردنی مووسڵ گەڕاوەتەوە عێراق و دواتر بەمبەستی خۆحەشاردان بە ناسنامەی ساختەوە هاتوتە هەرێمی کوردستان لە سنووری ناحیەی مەیدان لە گوندی ئاوبارە سەر بە شارۆچکەی دەربەندیخان نیشتەجێ بووە. خۆشبەختانە لایەن هێزەکانمانەوە توانراوە دەستگیر بکرێت. ئەوەی جێی ئاماژەیە ئەم تۆمەتبارە یەکێکە لەو تۆمەتبارانی کە لە ماوەی ڕابردوودا ئەندامێکی ئەو باندەیە کە لە ماوەی ڕابردوودا لایەن هێزەکانمانەوە دەستگیر کرا و ئاگاداری کەناڵغای ڕاگەیاندن کرایەوە.